دوای ئەوەی لە ماوەی ڕابردوو دوو پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان داوایەکیان ئاڕاستەی داواکاری گشتی کرد سەبارەت بە ڕاگرتن و قەدەغەکردنی تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک. لە ئێستادا داواکاری گشتی نووسراوی دوو پەرلەمانتارەکەی ئاڕاستەی وەزارەتی گواستنەوە گەیاندن کردووە تاوەکو ڕێکاری پێویستی لە بەرامبەردا بگیرێتە بەر. هۆکاری ئاراستەکردنی ئەو نووسرا بۆ داواکاری گشتی سەبارەت بە قەدەغەکردنی تیکتۆک ئەوە بوو کە ئێمە بەردەوام هاوڵاتیان پەیوەندیان پێوە کردین گرفتی گەورەی زۆری لە کۆمەلگا دروست کردووە بۆتە هۆکاری هەڵۆشانەوەی زۆرێک لە خێزانەکان و سلبیاتێکی زۆری لەسەر تاک بە تاکی کۆمەلگا دروست کردووە. بۆیە ئێمە و داواکاریەمان ئاراستی داواکاری گشتی کرد. سپاس بخوا کامڕۆ وەڵاممان وەرگرت و ئاراستی لایانی پەیوەندی دارکراوە. ئومێد دەکەین کە لایانی پەیوەندیدار بە ئەرکی یاسایی خۆی هەستێ ئێستا وەکو بۆ منە جێبەجێکردنی ئەو بابەتە هیچ گرفتێکی یاسایی نەماوە تەنها لایانی پەیوەندیدار دەتوانێت بابەتەکە جێبەجێ بکە. ئێمە وەک نوێنەری گەل بە ئەرکی پیشەی خۆمان هەستاوین کامە داواکاری زۆرێک لە خەڵکی هەرێمی کوردستان بۆ بەیاداژ ئاراستەمان کراوە. ئێمەش بە ئەرکی سەرشارمان زانی کە ئەو داواکاریە ئاراستی داواکاری گشتی بکەین. لەم چەند ساڵی ڕابردوو تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەت تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک بە شێوەیەکی ناستروشتی بەنێو تاکەکانی کۆمەڵگای کوردی بڵاو بووتەوە. مامۆستایەکی زانکۆش پێی وایە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەت تیکتۆک کاریگەری خراپی لەسەر شیرازەی خێزانەکان دروست کردووە و دەژڵێت نەک تەنها منداڵ و هەرزەکار تەنانەت گەنج و بەتەمەن و گشتین و توێژەکان جیرۆدەی بەکارهێنانی بوونە. ئێستا ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بوونە زەمینەیەکی بڵین زۆر گونجاو بۆ ئەوانەی کە هیچ بەهرەیەکیان نییە لە ناو کۆمەڵگەیە دێن بە گرتەیەکی نەشیاو بە گاڵتەکردن بە خۆیان بە منداڵیان بە کەسوکاریان بە هەروەها جوڵەیەکی مەسەلەن فیزیکی جەستەی خۆیان دەرخستنی جەستەی خۆیان یان مەسەلەن قسە و گفتارێکی زۆر ناشرین لە ماوەیەکی زۆر کەمدا دەبنە پاڵەوان و ئەستێرەیەکی سۆشەڵ میدیا و لە جیهانە دەرەکەون. ئێمە پێویستە ئاستی هۆشیاری مناڵەکانمان گەنجەکانمان لاوەکانمان و لە کۆتاییشدا ئێستا ئەتوانم بڵێم بە ساڵاچوو بە تەمەنەکانیشمان ئێستا ئەوانە هاتوونەتە ناو دنیای سۆشەڵ میدیا و ئازانن هەموو تەمەنیان بە فیڕۆچوە لەوە پێشکەنەیان بووە. لە ئێستادا زیاتر لە نیوەی دانیشتوانی گۆیزەوی سەرگەرمی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانن وەک توێژەرانی کۆمەڵایەتی باسی لێوە دەکەن. قەدەغەکردن و سنووردارکردنی تۆڕە کۆمەڵایەتیە زیان بەخشەکان دەبێتە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی ئاستی زانستی و هۆشیاری هاوڵاتیان و بە فیڕۆ نەچوونی کاتەکانی تاک بە تاچی کۆمەلگا کە ئەمەش ئەرچی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.